پۆلیسی کەرکووک سەرجەم ئەو دووکان و کۆگایانەی داخستووە کە خەریکی فرۆشتنی چەکی بێمۆڵەت بوون. ئەمەش دوایەوە دێت لە ماوەی 2 مانگی ڕابردوودا زیاتر لە 10 حاڵەتی کوشتن بە چەکی بێمۆڵەت ئەنجام دراوە. وتەبێژی پۆلیسی کەرکووک دەڵێت هەر کەسێک چەکی بێمۆڵەت بفرۆشێت یاخود پێی بگیرێ بە پێی یاسا مامەڵەی لەگەڵ دەکرێت و سزا دەدرێت. ئێمە لەسەر فەرمانی بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک و لە لیژنەیەک پێکێنرا لە شاری کەرکووک بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆی عێراقیە توانیمانە لە ناو شاری کەرکووک شۆنی چەک فرۆشتن دابخەین. 4 کەسش ئیجراعاتی بەرامبەر وەرگیراوە لە کۆی گشتی 14 دوکانە 4 ئیجراعات وەرگیراوە و باقیەکان شێوانی ترش هەمووی داخسترا درانە دادگاش بە هیچ جۆرە چەک فرۆشتن لە ناو شاری کەرکووک قەدەغەیە چەک بێ یاخود عیتاد بێ یاخود چەکی ڕاوچەکانش بێ. ئەو ئیجراعاتانە کراوتە بەر بە بۆنیەوەی کەوا زۆربەی حاڵەتەکانی کوشتن لە نەک لە شاری کەرکووک لە هەموو شارەکانی دیکەش بە چەکی بێمۆڵەت دەکرێت. ئەو چەکانی کەوا بەکاردێت چەکێکی زۆر هەرزانن و لە ناو خەڵکی بەکاردێنن. ئێمە ئەو شۆنانەمان داخست و بە هیچ جۆرێ قبول ناکەی نیست کەسێکش چەک هەڵبگرێ بە بێمۆڵەت و هەر کەسێکش چەکی هەڵگرده بێ بە پێی مادەی 24 ئەسلیحە مامەڵەی لەگەڵ دەکرێت لە ساڵێکەوە بۆ 3 ساڵ حکوم دەدرێت. بە پێی یاسا هەر هاوڵاتیەک چەکی بێمۆڵەتی پێبێت 500,000 بۆ 1 ملیۆن دینار غەرامە دەکرێت. ئەگەر تاوان بە چەکی بێمۆڵەت ئەنجام بدات بە پێی یاسا سزاکەی قورسە و تا ئاسی لە سێدارەدان دەبێت. لە عێراقدا ئێمە یاسایەکمانە یاسایی ژمارە 50 لە ساڵی 2017 دەرچووە مادەی 24 5 بڕگە لە خۆی ئەگرێت کە تایبەت بە چەکی بێمۆڵەتە. ئەو تاوانانی لە دادگادا زۆر هەیە بەپێی بڕگەی ژمارە 3 ئەم یاساییە کە سزاکەی ئەگەر کەسێک تەنها چەشێکی بێمۆڵەت هەڵبگرێت سزاکەی بریتیە لەوەی تا ساڵێک زیندانی و یاخود غەرامە لە 500,000 بۆ 1 ملیۆنێک. بەڵام ئەگەر تاوانی پێ ئەنجام بدە تاوانی کوشتن یان هەر تاوانێکی تر پێ ئەنجامدا ئەوە لە بڕگەکانی دیکەدا ئاماژە پێکراوە تاوەکو سزای موئەبەد و لە سێدارەدانیش ئەگرێتەوە و ئەمەش ئەگرێتەوە بە سوڵتەی تەقدیری دادگا و دادوەر بڕیاری لەسەردا بە پێی جۆری و تاوانی ئەنجامی داوە بەڵام سزای زیندانیەکە تونتر ئەبێت. بە هۆی نەبوونی چاودێر لەسەریان چەندین دووکان و کۆگای چەک فرۆشتن خەریکی مامەڵەی چەکی بێمۆڵەتن. هەرەمەشوای کردووە بەدەیان تاوان بەو چەکان ئەنجام بدرێت. بۆیە ئێستا لە شاری کەرکووک مامەڵەکردن بە چەکی بێمۆڵەت قەدەغە کراوە و بەکارهێنانیشی بە تاوان هەژمار دەکرێت و سزاکەشی قورسە. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.